هەموو ڕاهێنەرێک کە لەگەڵ یانێکدا دەنیشی سەرەتا ئەو دەستکەوتانێکە یانەکە دەیەوێت لە ڕاهێنەر دەکەوێتە حیوار و گفتوگۆوە. پاش گفتوگۆکردن یانەی ئاکرا دەوێت ئەم ساڵ ببێتە ژمارەیەکی قۆڕز یەکەم یان دووەمی خولی کوردستان، ئەویش پاش لێ کۆڕینەوە چەندین دانیشتن و گفتوگۆکردن. ئەم ساڵ ئێمە هەموو بەرنامەمە و پلانمان ئەوەیە تیپەکی پڕ لە یاریزان و پڕ لە یاریزانی گەنج و ئەوەی هەیە کۆی بکەینەوە لایەنەی ئاکرێ بتوانین منافەسە بکەین لەسەر خولی کوردستان. من سەر پشتکرامەوە لەوەی یاریزانێک دەستنیشان دەکەم، بەڵام نزبەی مادی و معنەوی هێنانی یاریزانەوە ئیشی ئیدارەیە، ئیشی من نییە. ئێمەش لەو لزنێ بامومان بە کۆی دەنگ یاریزانەکان کە نیشان دەکەین بتانێ حەق و ئیسقاقی خۆی پێ بدەین بێ خزمەتی یانەی ئاکرێ بکات. من یەک لەو ڕاهێنەرانشم هەموو کات زۆرترین ڕێژەی یاریزانی لاو لە تیپەکەی من هەبووە. ئەم ساڵ وا دەکەین بەلایانی کەم 6 یاریزان 7 یاریزانی ئاکرێ بتوانین لە تیپی یەکەم بێت.